هەموو ساڵێک لە 8 مارسدا ژنان دێنەوە دەنگ و داوا دەکەن سنوور بۆ تونوتیژەکانی بەرامبەریان دابنرێت، بەڵام هێشتا دۆخی ژنان لە ئاستێکدا نییە کە پێی ڕازی بن. گرفتی گەورەی ژنان ئەوەیە تونوتیژی دژیان بووەتە کولتور و بنەبڕکردنی ئاسان نییە. ئێمە ئەمانە کاتێک هەیە لە کۆمەلگا ئەم سیستەمە هەیە تۆ بێ وابێ ئەبێ ئەمە بێ، ئەمانە هیچ خزمەتێک ناکە بۆی وەڕانکاریەکی بنەڕەتی لە پرسی ژنا بکرێ، وەڕانکاریەک بە شێوەیە کە ژن بتوانێت خۆی بێ، بتوانێت ژنانە بێ، بتوانێت ئازاد بێ، بتوانێت مرۆڤ بێ، بتوانێت مرۆڤ بێ، نەک هەر ژن بێ. مەسەلەن ژن لە ئاستی مرۆڤ لە ئاستی پیاوە یعنی یەک حسابی بۆ بکرێت وەکو مرۆڤ. ڤایرۆسی کۆرۆنا تەنها قەیرانی تەندروستی لەگەڵ خۆی نەهێنا، بەڵکو قەیرانی کۆمەڵایەتیشی دروست کرد. کەرەنتینە و وەستانی بازاڕ و مانەوەی پیاوان لە ماڵدا بووە هۆی سەرهەڵدانی زۆر کێشەی خێزانیش. جائحەی کۆرۆنایان بڵێن ئەم سەردەمی کۆرۆنا کە ئەمەش دیسانەوە بارپرسیەکی بۆ سەر ژنان دروست کردووە، چی لە ماڵەوە چی لە دەرەوە بووەتە هۆی ئەوەی توندوتیژیەکان زیاتر بەرامبەر بکرێ. لەگەڵ ئەوەشا ئێمە باس لە هەبوونی یاسا ئەکەن خاسەتەن بۆ ئەو کێشانە کە بەرامبەر بە ژنانیان ئەو توندوتیژیانە بەرامبەر بە ژنان ئەکرێ کە بکەرەکانی بە سزای خۆیان ناگەین. ئەمانە هۆکارێکی ترن کە توندوتیژی زیاتر بێت لەناو کۆمەڵگاکەی خۆمانە. ڕێژەی تونوتیژی بەرامبەر بە ژنان و گرفتە کۆمەڵایەتیەکان لە ناوچە کێشە لەسەرەکان زۆر بەرزترە بەراورد بە ناوچەکانی هەرێم. بەو پێی جەنگ و ناسەقامگیری ئەمنی و سیاسی لەو ناوچانە پشێوی خێزانیشی لەگەڵ خۆی هێناوە. حاڵەتی ئەوەشمان هەیە، یعنی وەکو عەرە پیاڵێ گسە بگسە ژن بە ژنی، یعنی ئەمانە توندوتیژیەکی زۆری لێبێتەوە کە زیاتر حاڵەتی ئینتیحارە کە ئەوەی کە ئێمە بەدواچوونی بۆکەین، ئەویش ناتێگەیشتنە، نەتیجەی ناتێگەیشتن و نەتیجەی نەبوونی خۆشەویستی لە ناو خێزانە و خێزانەکە هەڵەوەشێتەوە. گرفتە کۆمەڵایەتی و خێزانیەکان لە عێراق و هەرێم پێناچێت بە ئاسانی چارەسەر بن. بەو پێی حکوومەت هێندە کێشەی زۆرە نایپەرژێتە سەر پلاندانان بۆ ڕاستکردنەوەی باری لاری خێزان و هێنانەوەی بۆ سەر ڕێچکە دروستەکەی. دڵشادەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.